جەنگی ئەمریکا و ئیسرائیل لە دژی کۆماری ئیسلامی ئێران نزیک دەبێتەوە لە 3 هەفتە. لە ئێستادا ئیسرائیل زیاتر سەرنجی لەسەر ژێرخانی وزە و نەوت و غازی ئێرانە. لە نوێترین هێرشیشدا کێڵگەی پارسی لە باشووری ئێران کە کێڵگەیەکی گەوری غازیە کردوتە ئامانج. دیارە جگە لەوەی کە کێڵگەی گازی پارس بە شادەماری ئابووری وزەی ناوخۆی ئێران لە قەڵەمدرێ هاوکات بە چەقی هاوسەنگی وزەی جیهانیش داندرێ بۆ پێی کە لە سەتا نۆزدەی کۆی یەدەگی غازی جیهان دەکەوێتە کێڵگەی گازی پارسەوە. کێڵگەی گازی پارس ڕوبەرەکەی بریتە لە 9700 کیلۆمەتر دووجا بەسەر دوو زۆندا دابەش بووە. زۆنێکیان لە باکوورەوەیە کە ڕوبەرەکەی 6000 کیلۆمەتر دووجا دەکەوێتە وڵاتی قەتەرەوە، کەنارەوە ئاویەکانی قەتەرەوە، هەرچی بەشی دۆمیشە کە ڕوبەرەکەی 3700 کیلۆمەتر دووجا دەکەوێتە ئاوە هەرێمەکانی کۆماری ئیسلامی ئێرانەوە. بۆ یەکەم جار لە ساڵی 1970 دەوڵەتی قەتەر غازی لەم کێڵگە غازیەدا دۆزیوەتەوە لە کۆتای هێشتاکاندا دەستی کردووە بە بەرهەمهێنانی غازی سروشتی لە کێڵگەی پارس. بەڵام لە بەرامبەردا کۆماری ئیسلامی ئێران لە ساڵی 1990دا بۆ یەکەم جار غازی لەم ناوچەیەدا دۆزیەوە. لە ساڵی 2002دا بۆ یەکەم جار دەستی کرد بە بەرهەمهێنانی غازی شل لەم کێڵگەیەدا و ڕۆژانە بەر لە جەنگەکە نزیکەی 700 ملیۆن مەتر سێجا غازی سروشتی لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە لەم کێڵگەیەدا بەرهەمهێنراوە. جگە لە مادەی غازی شل هاوکات چەندی مادەی گرانبەها و نایاب لەم کێڵگەیەدا بەرهەم دێنرێکە لە بەکارهێنان و دروستکردنی سوتەمەنی فڕۆکە و هەروەها مادە پترۆکیمیاویە نایابەکاندا بەکاردێنرێت.